ئەمریکیەکان تاکوێ هێزی نەرم دەبن ئەو هەڕەشەی چین و رووسیا ناوێرن بیکەن یەمەنی و لوبنانیەکان سڵی لێ ناکەنەوە تاکەی دەتوانن بە درۆنی ئێرانی سەرباز ئەمریکیەکان کوژن و برینداریان بکەن. بەدران محەیدین ڕۆژنامەنووس و چاودێری سیاسی نووسیوێتی سەرەتای داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکیەکانەوە ڕۆژانە زۆر ڕووداوی تەقەکردنی هێزەکانی ئەمریکامان دەبینی لە هاوڵاتی عێراقیەکان. ڕەنگە زۆر بمان ئەوەمان بە چاوی خۆمان بینی بێت کە لە دوای ئۆتۆمبیلی هێزەکانی ئەمریکا نووسرا بوو تکایە نزیک مەبەرەوە ئەوەی ڕەچاوی و نووسراوی نەکردبایە ڕاستە و خۆ دەکەوتە بەرفیشەکی هێزەکانی ئەمریکا و تەقەیان لی دەکرد بە ئامانجی وەستاندنیە و خەڵک و ئۆتۆمبیلانەی لە هێزەکانیان نزیک دەبوونەوە. ئێستا دۆخەکە بە تەواوەتی جیاوازە ڕۆژانە بە موشک و درۆن هێرش دەکرێتە سەر هێزەکانی ئەمریکا. ئەمریکیەکان نەک وەڵامیان نییە بگرێت تا بتوانن دەیانەوێت زیاتر و بابەتە لە میدیا بڵاو بکرێتەوە و وەک مەزلوم خۆیان نیشان بدەن. ئەمریکیەکان بە تەواوی و سیاسەتەی پێشویان گۆڕیوە ڕەنگە گۆڕانکاریەکە کاتی بێت وەک تاکتیک بیانوێت زیاتر و پلانانە جێبەجێ بکەن کە خۆیان چاوەڕێی کاتەکەی دەکەن. آخر ناکرێت بۆ هێزێکی زەبەلاحی وەک ئەمریکا درۆن و موشەکی ئێران بەدەست نعلەپێکی بیابانەوە بێت و سەربازی ئەمریکی بکوژێت و بریندار بکات. کەچی وتەبێژ وەزارەتی بەرگری لە بنی دنیاوە بڵێت ئیدانەی دەکەین بەڕاستیەوە هیچ منتقێکی تێدایە؟ ئایا بەڕاستی ئەمریکیەکان دەیانەوێت وە باسانی خوێنی سەربازەکانیان بڕژێت و لە بەرامبەردا هیچیان دەست نەکەوێت؟ کاتێک یابانیەکان ئیمپراتۆریەت بوون و لەگەڵ وڵاتی چین لە جەنگدا بوون زۆر کەمی مابوو چین و تەنانەت کۆریای باشووری هاوپەیمانی ئەمریکاشدا گیر بکەن. ئەمریکیەکان لە ڕێگەی تایوان و کۆریاوە هاوکاری چینیەکانیان دەکرد. یابانیەکان چەندین جار ئەمریکیەکانیان ئاگادار کردەوە کە ئەو کارە ڕابگرن. زۆر جاریش یابانیەکان بە فڕۆکەی سەربازی و موشک لە کاروانی هاوکاریەکانی ئەمریکایان دەدا بەڵام بێسوود بوو. ئەمریکیەکان چاوەڕێەوە بوونی یابانیەکان کاردانەوەی ڕاستە و خۆیان هەبێت بۆی ئەمریکیەکان ڕاستە و خۆ بێنە ناو جەنگەکەوە. لە کۆتاییشدا ئەوە ڕوویدا و یابانیەکان تووشیە و هەڵە گەورەیە بوون و بە چەندین فڕۆکایەرشیان کردە سەر ئەمریکا تا ئەمریکا بە چەکی ئەتۆم لێیدان و گەلی یابانی تووشی گەورەترین کارەسات کرد. ناوەندەکانی توێژینەوە بەشە گرنگەکانی شیکاری سیاسی ئەمریکا لە دوای جەنگی دووەمی جیهانی زۆرترین کار کە دەیکەن دەربارەی کۆمەڵناسی سیاسیە لەسەر بنەمای دەستەواژەیی جیۆپۆلەتیک. هەڵسەنگاندن بۆ جوگرافیای سیاسی زۆرترین دەستکەوتیە بووە بۆ سەرکەوتنەکانی ئەمریکا. کاریگەری جوگرافیای سیاسی لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر زۆر جیاوازە. ئەو ناوچانەی کە بە کەش و هەوا ساردن زیاتر مرۆڤی ئارام و لەسەر خۆ بەرهەمدێنن با پێچەوانەکەشی ڕاستە. بۆ نمونە ئەمریکا لە شەڕی ئۆکرانیا بە ملیاران دۆلار هاوکاری ئۆکرانیای کردووە دژی ڕووسەکان کەچی ڕووسەکان تاوکو ئێستا ئارامترن و هیچ بڕیارێکی خێرا و توندیان دژ بە ئەمریکا و نیشتیمانی ئەمریکا نەداوە. کەچی ئەمەنی و لوبنانیەکان هەڕەشەی لە ناوبردنی کەشتیە گەورەکانی ئەمریکا دەکەن ئەگەر هاوکاری ئیسرائیل بکات لە جەنگی فەڵەستین. زۆرجار لە دیبلۆماسی سیاسیدا پێکەنینێکی نەرم هەیە کە بە دوژمن دەڵێت بوەستا تا کاتی دێت. ئەوە یەمەنیەکان و لوبنانیەکان بە هەمان شێوەیە. کاتێک ئەمریکیەکان بە زەردەخەنەیەکەوە لە میدیا قسە لەسەر و هەڕەشانە دەکەن جا بۆیە بەڕاستی ئەم هاوکێشەیە لە هیچ کوێیەک جێگای نابێتەوە و مای پێکەنینێکی زۆرە. کاتێک دەبینی یەمەنیەک و لوبنانیەک هەڕەشەی وەها لە ئەمریکا دەکەن کە ڕووسیا و چین بەو گەورەیەوە بوێری ئەوەیان نییە بیکەن.